بە گوێرەی هێزەکانی بەرگری ئیسرائیل لە هێرشی بەربڵاوی حەماس لە مانگی ڕابردوو 239 مەدەنی ئیسرائیلی بە بارمەتە گیراون. سەرەڕای داوای کۆمیتەی نێونەتەوەی خاچی سوور بۆ ئەوەی گیراوەکان ببینن بنەماڵەی بە بارمەتە گیراوەکان نازان ئازیزانیان ئێستا لەکوێن. خاچی سوور دەبواە هەر لە یەکەمین ڕۆژ لەوێ بواە و بنەماڵەکانیان لە دۆخەکە ئاگادار کردبایەوە، بەڵام ئێمە هیچ زانیاریەکمان نییە، نازانین بۆچی. ئەو خۆ پێشاندەرە هیوادارە ئەوانەی هێشتا زیندون ڕۆژێک ئازاد بکرێن. ئەوە مامی منە لە هەفتی مانگی دەدا کوژرا، ئەوەش ئامۆژنمە. ئەوە ڕفێنراو و دەزانین لە نیو تونەلێکدایە، بەبی گەڕانەوەیان هیچ سەرکەوتنێک نییە. تەنیا سەرکەوتن دەتوانێت هەموو بەوارمتە گیراوەکان بگەڕێنێتەوە. میسر، ئەمریکا و قەتەر خەریکی ئەو هەوڵانن کە بتوانن بەڕێکەوتنێک بگەن، بەڵام تا ئێستا تەنیا 5 بە بارمەتە گیراو ئازاد کراون. ئەو شەڕە تا ئێستا بۆتە هۆی مەرجی 13700 کەس کامەش بە گوێرەی ئاماری فەرمیە کە لەلایەن هەردوو لاوە بڵاو کراوەتەوە. سەلاح پیرۆتی، دەنگی ئەمریکا.